بڕیارەکەی عادل عەبدولمەهدی سەرۆکوەزیرانی عێراق بۆ تێکەڵکردنی حەشدی شەعبی لەگەڵ سوپای عێراق خوێندنەوەی جیاوازی بۆ دەکرێت بەشێک بە هەنگاوێکی گرنگی دەزانن بۆ بە نیشتیمانیکردنی هێزە چەکدارەکان، بەڵام بەشێکی تر پێیان وایە حەشدی شەعبی سوپای پاسدارانی داهاتووی عێراقە و هەڵوەشاندنەوەی ئەستەمە. شعارمان یەکە، الحشد دائم إلا ظهور القائم. حشد هێز سیاسی نییە، تشکیل حزبی نییە، بە فتوە هاتە بە فتوە تەواوی عقائدیە هاتەوە عقائدی ئەڕۆ، نا عادل عەبدولمەهدی نەچەر، ئەمە قانونە، بەس ئەوەی فکریەکە کە گەرەکە ئەمە نەمێنێ، ئەمە خەوە لە خەوە جارێ. بڕیارە کتوپڕەکەی عادل عەبدولمەهدی سەبارەت بە حەشدی شەعبی لە کاتێکدایە ئێران و ئەمریکا لە ململانەیەکی سەختدان، هەروەک حەشدی شەعبیش کاردانەوەی توندیان بەرامبەر بە بڕیارەکە نەبوو، بۆیە بەشێک لە چاودێران بڕیارەکە بە پلان تێدەگەن. وەک دوو ڕوویدراوێک وایە ئەوێ جیاوازیەک لە ناوخۆی عێراق بکە بۆ حەشدی وەتەنی و حەشدی وولایی، ئەمە لەلایەک لای دووەمی بۆ پارسەنکردنی نێوان ململانی ئەمریکا و ئێران لە عێراقدا نایەوێ، لە عێراقدا حەشدی شەعبی زەربەیەکی عەسکەری بخوا بۆ ئەوەی هاوسەنگیەکە لەگەڵ ئێرانە ڕاگرێ. بەرپرسانی حەشدی شەعبیش پێیان وایە بڕیارەکەی عادل عەبدولمەهدی بڕیارێکی باشە بۆ هێزەکانیان، چونکە چارەنووس و پلە و ئیمتیازاتەکانیان بە یاسا ڕێک دەخات. خۆی عینە نەمێنێ شوێن خۆی مێنێ، بەس ناوی وەک ناوی جێشە ڕەدیفە، قانونی بۆی دەرەچی قانونی هەیە، بەس چی ئێستا ئێمە مەسەن داواکەین کاکە بۆ هێزی عێراقی ڕوتبەی هەموو بۆم ڕوتبەم نییە، لێرەیە باشە شەهید عەرزی پارەی تقاعدی بۆ من نیمە، باشە تا کێ بمێنم من بێقەرار داشم مەسیرم چێوێ، قانونی کە بۆم دانە کە من بەیانی دەرچووم کوڕەکەمە تێنەمە شوێن خۆم. حەشدی شەعبی لە چەندین گروپ و هێزی جیاواز پێک دێت کە هەر گروپە و سەربەلایەنێکی شیعیە و فتوا لە مەرجەعیەتێک وەردەگرێت. گروپەکانی نێو ئەم هێزە بەشێکیان بە ئینتیمابوون و کارکردن لە ژێر چەتری ئێرانیەکان تۆمەتبار دەکرێن. دڵشاد ئەنوار، دەنگی ئەمریکا، کەرکووک.